ئایا 120 ملیارەکە ڕادەست دەکرێت و چاوەڕوانی هاتنی موچەبین؟ هەناردەکردنەوەی نەوت لەسەر حکوومەتی عێراق وەستاوە. دابەشکردنی موچە دەکەوێتە مانگی داهاتوو. بەپێی زانیاریەکان کە لە سەرچاوەیەکی باڵای ئەنجومەنی وەزیرانی هەرێمەوە بە تیوار ڕاگەیەندراوە، ئەم هەفتەیە بڕیارە 120 ملیارەکە ڕادەستی بەغدا بکرێت. سەرچاوەیەک ڕایگەیان بەرەو پێشچوون هەیە بۆ چارەسەری گرفتی موچەی مانگی شەش و چاوەڕێی وەڵامی ئیجابی بەغدان کە سبەی یان دوو سبەی نیازپاکی نیشان بدات بۆ خەرجکردنی موچە و هەرێمیش سبەی یان دوو سبەی پارەی داهاتی ناوخۆ بۆ مانگی شەش کە 120 ملیارە ڕادەستی بەغدا بکات. وتیشی هەرچی بابەتی نەوتە هەموو ڕێکارەکان چاو بوون جگەلەوەی سێ کۆمپانیای نەوت تا ئێستا ناڕازین، بەڵام ئەو سێ کۆمپانیایش بەرهەمیان زۆر نییە تا کار بکاتە سەر ئاستی بڕی نەوتەکە کە ڕادەستی بەغدا دەکرێت. وتیشی بۆیە هەناردەکردنەوەی نەوتەکە لەسەر بڕیاری بەغدا وەستا و دەبێت خۆی ئەم هەفتەیە دەست بە هەناردەی نەوتەکە بکاتەوە. چاوەڕە دەکرێت تا ڕۆژی سێشەممەش راپۆرتی لیژنەکان جارێکی تر بدرێتەوە بە سوودانی و لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بڕیاری خەرجکردنی موچەی مانگی شەش بدرێت. بەم پێش بێت کۆتایی ئەم هەفتەی یان سەرەتای هەفتەی داهاتوو چاوەڕێ دەکرێت موچەی مانگی شەش دەست بە دابەشکردنی بکرێت.